لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله. وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوشحالم لوانەی 768 لەوانەکانی تەفسیری قورئانی پیرۆز بێمەوە خزمەتتان بەمەبەستی ڕەزامەندی رب العالمين وهیوادارم ئەوەی ئازیز سوودی لێوە بگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. وإلى عاد أخاهم هودا قال يا قوم اعبدوا الله ما لكم من إله غيره أفلا تتقون. بەڵە خۆشەویستان لە دوای باسی نوح عليه الصلاة والسلام زاخوای گەورە کاتێکەوە لاپەڕەی قەومی نوح هەڵدەداتەوە ئەو قەومێکەوە ئازاری پێغەمبەرەکەی خۆیاندا عليه الصلاة والسلام ئیمانیان پێنەهینا تەنها چەند کەسانێک نەبی ئیتر ئەو قەومە لا دەبا و ئەو قەومە لە ناو دەبا و زەوی پاک دەکاتەوە لە پیسی عەقیدە بۆگەنەکەی ئەوان و ئیتر سەر لە نوێ ژیان دەست پێ دەکاتەوە. لە دوای مودەیەک خی گەورە پێغەمبەرێکی دیکە دەنێری کەوا ناوی هودە عەلەیهی سەڵات وەسەلام لە بۆ قەومێک بە ناوی عاد ئەویش بە هەمان شێوە وەکو باقی پێغەمبەرەکانی دیکە عەلەیهیمۇ الصەڵاة وەسەلام قال یا قەومی عینی بەو شێوەیە لەگەڵ قەومەکەی خۆی گفتوگۆ دەکا و پێیان دەڵێ اعبدوا الله پێیان هەموو پێغەمبەران کە یەکتا پەرستیە ما لكم من إله غيره الله بپەرستن سبحانه وتعالى بەتاکو تەنیا کەوا لە غەیری الله سبحانه وتعالى هیچ پەرستراوێکی تری بە حەق غەیری الله نییە. ئەفەلا تتەقون ئایا ناترسن لە سزای الله سبحانه وتعالى گەر بە تو شەریکی لێ بڕیار بدەن. بەڵێ زۆکو لە تەفسیری قاسمی دەفەرمێ وإلى عاد کاتێکەوە دەفەرمێ وإلى عاد أي وأرسلنا إلى عاد الأولى كواتا ناردمان لبو قوم عاد أولى الذين كانوا في أرض يمن وكلا تفسيري سعدي دڵێ ئەوانەی کەوا لە چێن دەرەدەژیان لە یەمەن پێیان دەگوترا عادین الأولى عادی یەکەم هودمان لە بۆ ناردن. ساوکو لە تفسیری قاسمی دەڵێ وهي قبيلة كانت تعبد الأصنام قبيلەیەک بۆ عاد کەوا بت و سەنەمی دەپەرست وكانت ذات بسطة وقوة. أو قوم أو قبيليش خاوني هێز و دەسەڵاتێکی زۆر بوون. قهروا الناس بفضل القوة خەڵکیان چەوساندبووە بە حکم ئەو قووەت و دەسەڵاتێک کە هەیان بوو. وەکو شیهاب دەڵێ عاد اسم أبيهم سميت به القبيلة أو الحي کەواتە قومی عاد لە ئەسڵەوە عاد ناوی بابە گەورەی ئەو قەومە بووە کەوا قەومەکە ناوی پێ لێنرایە عاد. بەڵێ لە بۆ عاد چێ هات ئەخاهم هودا برايان أخاهم في النسب لأنه منهم في قول النسابين كواتا هود يكيك بلو قومي كوالا قوم عاد وكو أنك كوالا نسب شارزانا ضلين هود يكيك بوا لقوم عاد. وقيل الناس كلهم إخوة في النسب لأنهم ولد آدم وحواء أو هاج ليك درايتو هود شرنية كسيك بلو قومه بەڵکو ئیتر لە نەسەبی بەشەریەتدا کەوە هەر هەمویان لە بەنی ئادەمن بەو شێوەی خوای گەورە باس کردێکەوە برایانە لەبەرەوەی هەر هەمووی دەگەڕێنەوە لە بۆ ئادەم و حەوا. فالمراد صاحبهم وواحد في جملتهم ئیتر هاوڵێتی ئەوانی کردیە یەکێک بۆ لەو کۆمەڵەیکەوە پێیان گوترا عاد وإنما أرسل منهم لأنهم أفهموا لقوله من قول غيره. لەبەرچی خوای گەورە لێرە و لە جێگای کەکەوە باز دەکاتن هەرێکە و بە زمانی خۆی وەکو لە سوڕەتی ئیبراهیم دەفەرمی وما أرسلنا من رسول إلا بلسان قومه ليبين لهم. ئیتر هەر قەومێک
یەکێک لە خۆیان هاتیە خی گەور لە بۆیان نادێ وەکو پێغەمبەرێک تاوەکو دینەکەیان لۆ ڕوون بکاتەوە ئەوانەی کەوا بە تایبەت لە بە قەومێک هاتنە هە لە زەمری ئەو قەومە خی گەور کەسێکی بە پێغەمبەر هەڵبژاردێ کەوا پێغەمبەری خۆمان صلی الله عليه وسلم بەدەر لەو قاعیدەیە لەبەرەوە لە بۆ هەموو بەشەریەت هاتیە طبعا بە زمانی عەرەبی هاتیە بەڵام زمانی عەرەبیش خی گەورە وای کردێکەوە زمانێکی فەسیح و مبینە ئیتر لە هەموو قەومێک خی گەورە کەسانێکی مۆفەق کردێ کەوا پەیامی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە بە زمانی عەرەبیە لە بۆ قەومەکەی خۆی بە زمانی خۆیان ڕوون بکاتەوە و یەکێک بوو لە خۆیان هود خی گەورە سونەتی وا بکەوە لە پێغەمبەران کاتێکەوە دەنێری یەکێک لەناوە خۆیان بیتن ئەوانە کە بە خۆیان دەیناسن چ کەسێک بووە چەند ڕازگۆ بووە چ شەڕەفێکی هەیە لەناو قەومەکەی ئەسلی و هەروەها هەم وەکو ئەسلی کەسێکی ناسراو بووە هەم وەکو خودی خۆی لە خۆڕەوشت و لە ئەمانەتی و لە سەدقی لێی ئەمین بووینە ئیتر خی گەورە ئەو کەسانەی هەڵبژاردی لە هەر قەومێک کردیتنی بە پێغەمبەر بەڵێ ئەخاهم هوودە چی پێ فەرموون قالە یا قەومی واتە هود پێیانی فەرموو یا قەومی کەواتە بۆ ئوستوبێکە قسەیان لەگەڵ دەکا یا قەومی ئەی الذین حەقهم ئەن یەکونوا مثلی کەواتە کاتێک کە بەو ئوستوبێ قسەیان لەگەڵ دەکا یا قەومی واتە حەق وایە ئەمن لەو منتەڵقەی قسەتان لەگەڵ دەکەم ئەمن لەسەر چه عەقیدەیەکەم ئەو عەقیدەیەکەوە بەڕاست و دروستی دەزانم و حەقە کەوا ڕێگای بەختەوەری دنیا و قیامەتە حەز دەکەم ئەنگۆش بێن لەو حەقەی و لەو بەختەوەریەی بەشدار بن لەگەڵم کەواتە لە ڕوانگەی دڵسۆزیمە بزان ئەم یەکێکم لەنگۆ ڕێگای ڕاستان نیشاندەم بە هیچ شێوەیەک شتێک ناکەم و شتێکتان پێ ناڵێم کەوا زارەی دنیا و قیامەتینگۆی تێدابی یا قەومی اعبدوا الله واتە وحده کەواتە تەنها و تەنها ئەڵڵا بپەرستن ما لەکم من ئیلاه غەیڕه بە هیچ شێوەیەک غەیری ئەڵڵا پەرستراوی تری بە حەق نییە بەڵێ پەرستراوی باتل زۆرن بەڵام پەرستراوی بە حەق تەنها و تەنها ئەڵڵایە سبحانه وتعالى کەوا پەیامی هەموو پێغەمبەرانە هەر ئەو زاتەیە شانی وێ هەموو شێوازەکانی پەرستن لەو ئەنجام بدرێتن و غەیری ئەڵڵا سبحانه وتعالى بە هیچ شێوەیەک شانی ئەوەی نیە یەک زەڕە عیبادەتیشی لە بۆ ئەنجام بدرێت ئەفەلا تەتەقون ئەی ئەفەلا تەخافون عەذابە ناترسێن لە سزای پەروەردگار ناترسێن ئەگەر سەرپێچی فەرمانەکانی بکەن سزاتان بدە قال الملأ الذين كفروا من قومه إنا لنراك في سفاهة وإنا لنظنك من الكاذبين كواتا لولام داوان دلين كسانش كافر لملأ سركردكان أو قوم دلين إنا لنراك في سفاهة براسي أمد أتو دبينين لسفاهة لقم جيداي وقمانش مأنوا أتو لريزي أو كسان بكوادروزنا حاشاه عليه الصلاة والسلام وكل تفسير سعد دلي قال الملأ الذين كفروا من قومه رادين لدعوته قادحين في رأيه كاتل سر أو أساسي كسان كافر لقومكي بوشوي والله مددنوا كذا دعوكي رد بكنوا قدحوا درزيق لدعوة لرأيك دواتا طعنا لرأيك يبدأ كوابيان راسنية طلعن قال الملأ الذين قال الملأ الذين كفروا من قومه قلت ما الملأ وكل قصة نوح شوي يقول باسكر ملأ أو كساني كوا سركرداتي أو خلق هذا كان أو كساني كوا خلشي بربة ساي خوي تماشى عندك أو زي جاي ساي خلشين يتر قال الملأ الذين كفروا قومي وكل تفسير معارج دل على أن بعض ملأ قومه قد آمنوا به كاتب بو عبارتي كذا فرمي قال الملأ الذين كفروا من قومه وتسر كردكاني ككافر بن لو قومه أوان قوتيان بو شوي كوا لأساس كفر كان ردع وكان كذا دلكات كذا أواني كافر بون لملائكي أوان وان قد دلوا بالغير سروي كوا هنديك لجور بيواني قومك إيمانيا به نابو ولو كان جميع الملأ كافرين به أجر بتهمو جور بيواني قومك كافر بانا لجاء التعبير كما جاء في قصة قوم نوح قال الملأ من قوم مشارك إلا قصي قوم نوح ويقول فرموي قال الملأ من قومه كواتلو اندر فرمي همو جور بيواني قومك ردي دعوة كان كل برام لير فرمي قال الملأ الذين كفروا من قومك كواتو بلغير سروي أو كافر كان وان كواتا هندي شان تذهبوا إيمان دار بون
بەڵێ زەوەکو لە قاسمی دەرێ کاتێکە گوتە ئینا لەنەڕاکە فی سەفاهە سەفاهە ئەی فی خفەتی حلم وسەخافەتی عەقل کەواتە بەڕاستی ئێمە دەبینین ئەتوو لە گەمژەییەکدای سەفاهە با بڵین کەسی سەفیه عەکسی ڕەشیدە ڕەشید ئەو کەسێک کەوا دەزانێت کو تەسەڕوف بکە کو هەڵسوکەوت بکە خاوەن عەقلێکی وایە کەوا دەزانی ئوموری خۆی بە شێوەیەک بەڕێوە بە بەڵام سەفیه عەکسی ویە واتە گەمژە نازانی ئوموری خۆی کو بەڕێوە بە حاشاه لەو پێغەمبەرە و لە باقی پێغەمبەران کە کەوا ئەو سیفەتەی دەنەپاڵی حيث تهجر دين قومك إلى دين آخر لسر أساس بيان دقوا إلا أن نراك في سفاهة بحساب واز لدين باب بابيرانتنا هات يسر دين يشيتر وجعلت السفاهة ظرفا على طريق وجعلت السفاهة ظرفا على طريق المجاز أرادوا له متمكن فيها غير منفك عنها إنا لنراك في سفاهة وكأنما سفاهة دائريك ئەتوچوویە ناوی هەر چار دەوری گرتی و هەروها ئەوجا ئینا لەنەڕاکە بە ئینەی تەوکید و بەلامی تەوکیدی قەسەمی کەواتە بە قەسەم و بە سوێند و بە تەئکید دەڵێن هیچ شەک و گومانمان نییە هەمومان ئەوە ڕەئیمان کات و دەبینین لە ناو سەفاهەتدای کەواتە ئەتوو لە ناو گەمژەییدای حاشاچی ئەو پێغەمبەرە وئینا لەنەظنک من الكاذبین کەواتە وەکو لە تەفسیری قاسمی دەڵێ ئەی فی ئیدعائیکە الرسالە وەگومانمان وایە کاتێکەوە ئیدعای پەیامی پێغەمبەرەتی دەکەی لەو پەیامەدا درۆ بکەی ئیذ استبعدوا أن يرسل الله أحدا من أهل الأرض إليهم لەبەرەوەی ئەوان پێیان وابوو کو دەبی کەسێک لە ئەهلی زەویبی بە شەربی وەکو خۆیان بێتن خوای گەورە بیکاتە پێغەمبەر کەواتە ئێمە گومانمان وایە ظەنمان وایە کاتوو درۆ دەکەی حاشاچی ئەو پێغەمبەرە لا تفسير سعد ضلع وقد انقلبت عليهم الحقيقة راستي حقد للايوان عكس بويتوا واستحكم عماهم راستي كوريان لبو بينيني حق هنده كوربوينة هنده محكمة كورية كان حيث رموا نبيهم عليه السلام بما هم متصفون به لو اتهام پیغمبر كان ده كان بشتيك كواب بخوان أصلا بخوان وانا وهو أبعد الناس عنه ولكاتك ده پیغمبر كان هود عليه الصلاة والسلام دورترين كسا لو صفاتاني كأوان باسي كان فإنهم السفهاء حقا الكاذبون بحقد أوان قمجن أوان دروزن وأي سفه أعظم ممن قابل أحق الحق بالرد والإنكار كواتا تسقم جيّك قورتنا لوي كوا كسيك حقي لو به إنكاري أو حقي بكا وردي بكاتوا وتكبر على الانقياد للمرشدين والنصحاء كسيك قمجتنا لو كسيكوا آماد نبي من الكذب لبو كسيكوا ريني شان داو نصيحتي دكا وانقاد قلبه وقالبه لكل شيطان مريد تكسيك لوي قمجتنا كوا قلب قالبي من الكذب لبو همو شيطاني كوا شيطاني مريد الرقاء خرابي نشان دا ووضع العبادة في غير موضعها أو كسيكوا عبادتي لبو غير أو كس أنزام دكوا مستحقة فعبد من لا يغني عنه شيء من الأشجار والأحجار كواتا دتسي پرستن لبو دارو بردك أنزام دكا به هيچ شويك شاني پرستنين وهيچي شي بيناكري وأي كذب كواتا تشي لو كسكم جتركوا أو هل سكوتي بي وأي كذب أبلغ من كذب من نسب هذه الأمور إلى الله تعالى تدرويك لوجه ورترا كوا أو درويانا من نسب هذه الأمور إلى الله تعالى تدرويك لو يقولت كواشتانك بدأ بالخواي جور سبحانه وتعالى كخواي جور نيفر مكوان براستي كاتك وشريك يعني بخواي جور بالرياض دا يتر دانجو خواي جور فرمان بيكردينو باب بيرانش مع السر أو بوينا يتر بخويان وكو لتفسير سعد الله بخويان لقم جيدة جينو بخويان جورترين مفتري ودروزنن لا والله دا قال يا قوم ليس بي سفاهة ولكني رسول من رب العالمين قال يا قوم هود عليه الصلاة والسلام قوم كذا فرمي دي سانش يا قومي ليس بي سفاهة بهش قم جيم تيدانية بوجه من الوجوه بل هو الرسول المرشد الراشد ملكو أو بيغمبريكوا أو فري
ڕژد و ئەو پەڕی ڕێگای ڕاستی دۆزیتەوە و هەروها ئەو ڕێگایش نیشانی خەڵکی دەدا. ئیتر تەمەشا دەکە لێرەدا عینی بە هیچ شێوەیەک ڕەدیان ناداتەوە بۆی کەوە ئەوان پێی دەڵێن ئەتوو لە گەمژەیی دەژیەی، پێی دەڵێن ئەتوو درۆی دەکەی، پێی شێوەیەک ڕەدیان ناداتەوە ناوەڵە ئەنگۆ گەمژەن و ئەنگۆ درۆزنن. لەبەرەوەی بەڕاستی ئەوە صیفەتی پێغەمبەرانی عەلەیهیمو السەڵاتو وەسەلام، بەڵکو دیسانیش بەو پەڕی لوتف و بەو پەڕی احترامەوە قسان دەکە. قال یا قەومی، پێیان دەڵێ ئەی قەوم و ئەی عەشیرەتی خۆم، بە هیچ شێوەیەک ئەم سەفاهەتم تێدانێ. کەواتە نەک هەر لە ناو سەفاهەتدا بژێم، بەڵکو بە هیچ شێوەیەک سەفاهەت و گەمژەییم تێدا نییە، بەڵکو ڕەسوول من ڕەب العالەمین، نێردراوەکم لەلایەن پەروەردگاری جیهانیان. بەڵێ بەو شێوەیە بەردەوام دەبی ئاەتەکان لە باسکردنی قسەی هود عەلەیهی سەڵاتو وەسەلام لەگەڵ قەومەکەی، بەڵام لەبەر تەواوبوونی کات دەوەستین بە پشتیوانی خوای گەورە لەوانەی داهاتوو دێنەوە خزمەتی. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين، وآخر دعوانا الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله. وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون.